هەر نەخیندەوار ڕەحمەتی لێوی هەزار ڕەحمەت لە گۆڕی بەڵام لە هەمویان نەخیندەواتر ئەو بوو مەسعود بارزانی ملیۆنێک دۆلاری دایە گوتی ڕیفۆرم بکە گوتمان باش دیتمان لە دەرکەدرا هەزار ڕەحمەت لە سعدی بەرزی ها ئیمزا بکە 75 دۆلار دواتێ گوتم چیەوە گوتی ئەوە ڕیفۆرم دەکرێت ماڵەکان یەکێک لە دەرگایاندا ئەوەی دکتۆر بە 100 ئەوەی ناوچبە 75 ئەوەی تر 50 ئەوە ڕیفۆرم بوو باشە ڕیفۆرمت بۆ دەکەم بە 13 ڕۆژ چۆن دەکەیت بە 13 ڕۆژ سەر ئەوە زان کۆم بدەنێ واز بێنم چیت پێێت و پێت دەڵێم ئەوها دەکەین ئەوها دەکەین واز بێت تااقەتی ئەوم نیە ئیشی خۆمێ سەرۆک زانکۆیەتی چی نانەوە سەرۆک زانکۆیەتی کاری ئەوم نییە بەڵام بەشەکەی خۆم مصیبەتە بەڵایە بەشەکەی خۆت بەشەکەی خۆت گوتوتە گەر دیسان نەگۆڕێ دەچم لە ساڵۆنەکە میز دەکەم دیسان جارش ئاها زانی بۆ لەبەرەوەی ئەتۆ هەموو شتێک بە میز لەبەرەوەی بەڵێ دەزانی بۆ هەتا میزیان پێدا نەکەی بەخەبەر نایە هاتم دکتۆر نەوزاد سەرۆکی بەش ئەسڵ و فەسڵمام لە باب ڕائاخرە من لایەکم لای بابمەوە تورکماین گوتم وەرە کاکە ئەو محازەڕەیە لای باوتۆ تورکمانیت تواز لەوە بێنە ئەوەی تاواکەین بەڵێ لە ڕێگەکی باوکمەوە تورکمانمە لێرەوە گوتم ئەوەی تێدەگەی گوتی نا گوتم تەڵەبەکانت ئەوە دەخوێنن تۆ تێدەگەی گوتی نا گوتم ئەدی کۆ ئەوان تێ بگەن چاکت کرد گوتی نا ئێستا دەمەوێت میز بەو بەشەی داکەم باش میزەکە چییە پێشنیارم کردیا کۆمپانیایەکی ئەمریکایی هەیە ئەمریکی لەگەڵ یەکێک لە سینەماکارە گەورەکانی ئێرە پێکەوە بێن بەشی سینەما بگرنە دەست کۆمپانیایەکی ئەمریکی ئەو بەشی سینەما بەڕێوە ببا ئەوە باشاک نێچیروان کاتی خۆی 77,000 دۆلار چەند هەزار دای لە بۆ ئەو مەچینە بەستە زمانانە ڕاستە دەڵم بەشی سینەما بۆتە سینەما ئەو بەشی کامێرەوەمان هەموو لە گۆڕێکەتێ تۆزی لەسەر نیشتە وەڵڵا وەبیللا وەتیللا نیوەی زیاتری دەستی لێ نەدرایە ئیشی پێ بکرێ یان بەشی سینەما بۆتە سینەما بۆ معنایەوە ئەو پارەی نازدارەی حکوومەت نێچیروان مستەفا نێچیروان بارزانی سەرۆک حکوومەتە ئێوە کڕی ئیسفادەی لێ بکەن ئەوە میسبەت باشکردنەکە سیستەمی زانکۆ لێگەرە جارجارە تو لە ئەوکەش گوتم لە پێشەشیەکەش ئەگەر بەبیرت بێ لە 2005 پرۆژەیەکمان هەبوو بەیەکەوە لە خەوتدا بوو بووە ڕێیز وەزارە و خەریکی نەبە بیداەتی بە گۆشەیەک دەستی پێ کرد دواتر دوای درێژەی پەیدا لە خەومە ئێستاش خەون دەبینی بە سیستەمی سیاسی دەتەوێت بیگۆڕی چی لێ دەکەی هاتی لە ناو سیاست من بە کورتی دەڵێم سبێنێ لە ڕۆژنامەی هاوڵاتی ساعت 8:30 دەگاتە هەولێرێ خەڵک بۆ خۆی بیخوێنێتەوە قسەی لێ نەکەین ڕاستە من نووسیمە سیستەمی پاشایەتی یعنی بنەماڵەی بارزانی ببن بە بنەماڵەی پاشا بەڵێ شایستەی لە پاشاش زیاترم بۆ کورد لە بەرخاتی مەلا مستەفای چۆن پێسەیرە تۆ سەری قسەت و بنی قسەت هەر دەیهێنی و دەبێ سەر بنەماڵەی بارزانی یەکورا تو پرسیار دەکەی نەنم باس سیستەم دەکەم کاکەواز لە بنەماڵەی بارزانی بی نەبینە کتێبەکەم گوو بە شەرەفی هەرچی مەوزوعەکەی من پێت دەڵێم لا باسی سیستەمی ڕۆژنامەی هاوڵاتی سبەی نەشر باسی هونەر لەگەڵ دەکەم باسی زانکۆ لەگەڵ دەکەم هەمووی دەبێت سەر ئەوێ قوربان ئەمەیە سیستەم تۆ باسی پشتی تێکت کرد لەسەر ئەوە بڕۆ عەقڵم کۆکەوە لەناو ئەوە باش ئەوە من بەلایەکی دیڕێ فێری ئەوەت دەکەم چۆن بەرنامە بکەی عەزیز نانە من خۆم دەزانم باشە بنەماڵەی بارزانی تو هێناتە گۆڕێ من نامێنێتەوە من باسی سیستەمی باشە واز بێنە سبێنێ جەریدەی هین هاوڵاتی نەشری دەکا و بڕایەوە من پێم وایە ئەمە تاقە چارەسەرێکە بۆ ئەوەی غەیری بنەماڵەی بارزانی بە تایبەتی ئەوانەی ئۆپۆزیسیۆنن بە تایبەتی ئەوانەی جەمەدانیەکانیان سووتان سۆر بوو ڕەش بوو چ بوو بێنە ساحە خۆیان تەجروبە بکەن و مەجال بدرێتە ئەوان کار بکەن دیموکراتەت هەبێ ئەوان ناڵێن بنەماڵەی بارزانی دەسەڵاتدارن و مەجال نادەن ڕاستیش دەکەن کاکە ڕاست دەکەن ئاگا لێبی ڕاست دەکەن لە چ ناحیە یعنی مەجال نادەن بەڕاستی نا مەجال دەدەن مەجال دەدەن چۆن نادەن و مەجالی خەڵکە چۆن کراوە هەی مەجالی خۆی چۆن درا بگاتەوە ئای باشە بەڵام ڕێوار لە نۆهەتوویەکەوە کارێکی زۆر ئاساییە ئەوەی کە لە ناو پێشمەرگایەتی بوو ئەوەی کە لە ناو مەیدانی جەنگ بوو ئەوەی کە توانی جڵەوی گەڕەکەکان کۆڵانەکان شارەکان باوەڕ بە شەرعێتی شۆڕژگێڕی هەیە ڕاوەستە بوو
بوو کەی و لە زمانی ستالین لە زمانی کوێ لە زمانی نۆهەتویەک جارێ واز لەو مۆزوعەکەی باشە ڕادەبووست فێر بە بینە سەر ئەوە یەکەم نەنا تو ڕاستە لە دەستمان ڕانەچێت ئێدە زانی آخر من ڕێز لە تۆ دەگرم بەنامەی بۆ خۆی دێ کورە لێگەڕ بۆ خەڵک شەڕح بکەین باشە لە نۆهەتویەک ئەوانەی کە ئەو شوێنانەیان بەدەستەوە بوو کاکە پارتی بوو بەڵام یەکێتیش بوو هەی چۆن نۆهەتویەک یەکێتیش بوو چۆن کۆمۆریست بوو شوعی بوو ئەوانەی دیکە کە هەبوون ئەوەی کە هەبوو بڵێن تاریخ شاهێدە بمبورە ناوی ئەوان ناینم بەڵام پارتی یەکێتی بەهێزەکە بوون ئەوان ئەندامیان ڕێبوار زیاتر بوو لە قەڵات زەشە تو گەنج بووی ئەو کاتۆنیا لە هەولێری ئەمن نۆهەتویەک لێرە نەبووم بەڵام باش دەمزانی کە مادەم ناسر شەیدایەک لە پێش مەحافەزە ئێستا پێیکرێت شالۆ نەکردووە ناسر شەیدای بەستەزبان کۆمەرە بوو داگوفەرە نابێت کۆمەرە قەزان کۆمەڵە بوو نابابە نابینە کۆمەڵە بەڵام معهەدی تۆبی معهەدی تەکنیکی ئالاتی تابعەکانیان هەمووی بەدەستی داچی من بەستە زمانەی قەڵۆیش بوو تەپ 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 ئەو تەپە تەپان ئەم لە بیرە مەتبەعەی چیان دەکرێت ئەوە بوو ئەو هەدی نەبوو کە کۆمپیوتەر شتوان نەبوو لە معهەدی طبی ئێرەیان دزی لەگەڵ معهەدی تەکنیکی ئالەی تابعە هینا من ڕەوان کە بۆ ئەوەی ئێستا سەرۆک پەرلەمانە دکتۆر ئەرسەلان بایس مەبەستت چییە لەوانە مەبەستم لەوەیە قوربان مەبەستم لەوەیە کە ئەوانەی هاتن لە نۆهەتویەک جەماعەتی ئەرسەلان بایز و جەماعەتی مەهدی خۆشناوی بوون ئەوانە شەریعەتێکی یعنی پارتی بوون ئەوانە بوون کە هاتنە ناو شارشاریان بەدەستکات غاردا و خەستەخانە دەڵێنەوەی تێدا دکتۆر دانیشت بەڵێ دادەنیشەمان دەخۆم ڕاحەت کەم قوربان خۆ چ دەکەین مەترسێ وەکو ڕێبوار لێ ناکەم هیچ ڕووی نەدایە بەرنامە دەبێ ئاوا ڕێبوار ئەوانە هاتنە سەر حکم ئەوەی کە حەزیب لە پارە بوو چوو ئەوەی دانا یعنی ئەو کاتە شەڕیەتی شۆڕژێری کۆتایی پێ لە لای تۆ هاوەتا چ لەو مێژووە بکەین ئەمە با پرسیارێکی فەلسەفی بێ بیخێنە سەرمێز قسەی لەسەر بکەین ئاوها نەبێ بین فەرهاد پیرباڵی پێ تووڕە بکەین جوون بە مەسعود بارزانی بە کاکەوە علاج نییە مەسعود بارزانی سیاسەتی ڕاستەقینەی تێتایەرە وەرە تێت بگەینم کە ئەوانە هاتنە سەر حکم حزبی خۆیان هەیە جەڵات تاڵەوانی ڕئیسیتیان ئەوە مەسعود بارزانیە ئەوانە جەماعەتیان هەیە بەس ئەوانش بە شەڕیەتی شۆڕژێری هاتوون بۆ ئەم بەزەوت باوەڕ بە شەڕیەتی شۆڕژێری ئەوان وەکو سیوێکی ئاب دەقیقەن وەکو سیوێکی ئاب بەڵام بارحاڵ ئەمە مەبەست لە سیوێک مەسەلەی شەڕیەتی شۆڕژێرەکە چکە یاچەتی لاچ و پارتیات خۆت فەرز کرد مەبەستم ئەوەیە لێرە مەسەلەکە ئەوەیە کە حاڵەتێکی ئاساییە کە ئێستا لە ناو ئەو حزبە بارزانی هەنا وای سۆرانی هەنا وەرە نەوشتانە دراسە بکەین ئاساییە ئەگەر پێشت ناخۆشە دراسێکتە بەڵێ من باش دراسەم هەوە یان دراسێکی نووسراوت هەیە لەسەرم بەڵێ هەمای چۆن من کتێبێکم هەیە داهاتوونامە نۆڤەمبەر مانجی نۆڤەمبەری 2014 ئازادی کوردستانە وەرەگرەی بکەین ئەگەر گولەیەکیشم لێدرا گۆتیان فەرهاد پیرباڵ داهاتوو بینە من ئەوە دەبینم من بینیم لە فەیسبوک شتێک ڤیدیۆیەک دەگەینە سەر ئەو بەڵێ باوەڕم نۆڤەمبەر ئازادی کوردستانە سبێنی چت بڵاو دەبێتەوە سبێنێ لە هاوڵاتی ئەوە بڵاو دەبێتەوە کە من بە فراوانی باسم کردووە چۆن سیستەمی پاشایەتی لەوە ڕزگارمان دەکا کە دکتۆر دیموکراسی دەرهێنەرەکە دەڵێت ناوبڕێکی کورد وەرگرت باش بینەرانی خۆشەویستکەوانی سوورکراوە بەڵام ناوبڕێکی کورد لەگەڵ بڕۆنە سۆسیالیزم باش دکتۆر یعنی کوردیان
بزنس کلاس. چەندین جۆری خواردنی خێرا. هایپەرمارکێتی کارفور. هەموو جۆرە پێداویستەکانی ناوماڵ. براند و مارکە جیهانیەکان. ئیمپایر سینەما. هەموو ئەمانە لە فامیلی مۆڵ، گەورەترین مۆڵ لە کوردستان و عێراق. بوڵک خواردنەوەیەکی وزەبەخشی نمونەیە. هێزێکی زیاترت پێدەبەخشێت. وزەی زیاتر، توانای زیاتر، چالاکتر. بوڵک خواردنەوەیەکی وزەبەخشی نمونەیە. Bullet Energy Drink. بینەران و بیسەرانی ڕوودا و بەردەوامین لەگەڵ بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ، نووسەر، ڕۆژنامەنووس، شاعیر، نیگارکێش و مامۆستای زانکۆ. دکتۆر لە ئەوە بووین بەحسی سیستەمی سیاسی لە کوردستان بووین. هێشتا حزب سیاسەکان لە کوردستاندا لەسەر ئەوە ڕێک نینە کە سیستەمی سەرۆکاتی هەبێت لە کوردستان. تو داوای پاشایەتی دەکەی. ئافرین لەگەڵ ئەوە نین هێشتا کە سیستەمی سەرۆکاتی هەبێت. سەرۆکاتی هەدەم. یەک لە بەڵگەکانی یا ئامانج یا هەنجەتەکانی کە هەیانە چییە؟ دەتوانانی پێم بڵێ؟ هەنجەکانی ئەوەیە کە دەسەڵات لە دەست شەخسێکدایەوە و کەسە دەتوانێت و دەسەڵاتە بە شێوێکی نایاسایی و بە حەزی خۆی بەکاربێنێ. یەک پرسیار لە هەمویان کام وڵات لە دنیا هەیە دەسەڵات لە دەست شەخسێک نەوێ؟ یەک دوو بەڕای ئەو خەڵکە ئەو هەموو حزبانە من پرسیارێک لە هەمویان دەکەم بە ویژدانەوە لە خۆیان بپرسن، هەر هەمویان حەز دەکەن یان نا؟ حەز لە چی دەکەن؟ حەز دەکەن یان نا؟ لە چی؟ دەوڵەتێکیان هەبێ؟ تەمان ئەم کەس یعنی ئەنجا پێ دوایە حەز دەکەن دەوڵەتی ئەم پرسیاریان لێ بکە بڵێ بە فەرهاد پیرباڵ بڵێ ئەوها ڕوانگەی شخصی تۆ چییە؟ پێ دوایە ڕوانگەی من ئەوە ڕوانگەی من ئەوە کورد شەرعیەتی هەبێ. کورد شەرعیەتی هەبێ کەس ئەوە نەبی لە دنیا وەختی ناوی کوردێ ئەوی ببێنێتەوە. ئەمن حەز دەکەم کەسێک لە کورد تەڵکەوی بە ناوی کورد کورد شەرعیەتی هەبێ من بڵێمەوە بابمە. من ئەتاتورکم نییە. من ئەتاتورکم نییە. بە شێ دەتوانێت بڵێ بابمە؟ بژی ئەتاتورک بۆ تورک، بژی ئەو کەسەی کە کورد وەکو تورک ئازاد دەکا. چێ ئەو کەسە بەڕای تۆ؟ من دەڵێم وەرن پرۆفیسۆرەکان فەیلسوفەکان بە بەختیار عەلیشەوە بە ئەحمەدی مەلاشەوە سەلامی لێ بکەم. بۆ سەلامی لێ بکەم سەلامەکە و لێرە دەکا. من دەمێ ئەوە بڵێم کورد حتا دەوڵەتی نەبی زەلیل سەفیل خۆ بەکەم زەهن. من ئەوەم دیت حاجی قادری کۆی ئەوەی دیت ڕێوارە و قسانت بەجددی لەگەڵ دەکەم تکات لێ دەکەم. ئەم بەجددی وەردەگرم بەجددی بە هەموو ئەو نەسلە نوێی کورد هەمووشی بەجددی وەری دەگرێ و نەسلە بڵێ کورد ئەگەر سەرۆکێکی نەبی بڵێ ئەوە سەرۆکمە ئەوە شەرعیەتمە وە بەڕای من بڵێ کورد ئەوە پاشامە. چێ؟ مەلا مستەفا یان کوڕی مەلا مستەفا لەبەرەوەی ڕێبوار بابم دەیگۆ تورک دەڵێن بە کورد دەڵێن و بە فەڕەنسیان دەڵێن بە ئینگلیزەکانیش دەڵێن هەرجاری دێنە ڕێستوڕانتە گەورەکان دێنە ناو ئەنجومەنی وەزیرانی ئەوێ لە سوڵتانەکانیان فێربوونە ئەوە هیچ و پوچانەی کە واتە دەگەن کورد ناتانی حەق و دەوڵەتی هەبێ. بەو هەموو خەڵکیان گوتیانە گێر ئەجاغدەن ئەجاغ یعنی دار ئەجاغدەن مەشە ئۆڵماس
ئاشتان مەشە olmaz. ئەجەق دار. ئەجەق ئاچ yani ئێستا اوكي ئەجەقدان مەشە olmaz. تەرجمەیکە. یعنی لە دارە ئەوە نابێ مەقاش دروست ناکرێ. ئەجەقدان مەشە olmaz. کورتەن پەشە olmaz. لە کوردیش پاشای لێ هەڵناکەوێت. مەسعود بارزانی ئەو قسەیەم لە بۆ بەعەکسەوە بۆ بسەلمێنە ڕزا دەکەم. ئەجەقدان مەشە olmaz. کورتەن پەشە olmaz. ئەمە قسەی تورکە بە کورێک دەڵێ بە کورد دەڵێ ئەگەر مەسعود بارزانی شەرەفی هەبی کەرامەتی هەبی کە هەیەتی لە باوی فێر بووە دەبێ ئەو قسەی تورکان بە پێچەوانەوە بسەلمێنێ. خوات لەگەڵ. دکتۆر بۆ شو وەرە داڕۆم بۆ خاتری خوا. دەڕۆم بەسە وەرە. وەرە دکتۆر بۆ خاتری خوا. پەیامی منە بۆ مەسعود بارزانی هەستە. ماوە بەرنامە ماوە. دکتۆر وەرە. یە بەس ئەوە نەمەیە. نه وای وەرە ئیشم هەیە. باسی نیگارکێشی دەکەین. یاڵا. گوتت انقلابم کردووە. سبەی هاوڵاتی بخینەوە. تاوە مشکل نییە. باسی ئەوەت کرد گوتت من ئەمەیان بە من دەوت. ئەجەقدان مەشە olmaz. کورتەن پەشە olmaz. یعنی کورد کەمە. ئاشتان. ئاژاقتەن یعنی ئالاگر. یعنی دار. بەڵێ ئەمە تورک. لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ تورکیا. بزەم. بۆ لازم حکمت. بۆ ئاغای ئەردۆغان کە شانازی دەکەم بەخێر بێ هاتە وڵام تقریبەن زانی کە ئێمە بەشەرین کە ئێمە حەقمان هەیە تارخانەمان هەبێ. بەس سپاسیوی دەکەم کە هاتە وڵاتی من. بەس ئێستا یەک شتەیە تورکەکان وایان گوتووە. بەڵێ. تورکەکان وایان گوتووە ڕاستەوە لە سەردەمێکدا. بەڵێ ئێستاش واڵن. ئێستا من حکایەتێکت بۆ بجێڕم. چوومە فڕۆکەخانەی ئەستەمبۆڵ هاتمە خوارێ گوتم کاکە بەگیرم لە تەلەفۆنت بۆ کردم بەڵێ بە ئینگلیزی پێم گوتم تورکو هەیە گوتی تۆ خەڵکی کوێی گوتم مهم نییە پێم بڵێ ئەو شتم بدێ گوتی تۆ خەڵکی کوێی گوتم کاکە مهم نییە ئەو شتم بدێ گوتی نادەبێ پێم بڵێ من خەڵکی کوێی چت دەویست من گوتم یاڵا من خەڵکی کوردستانی عێراق بە من دەڵێت جارێکی لەو کەریمە لەو دەرنێ منیش جیغتەکەم بۆ لێدا خەڵک سەریم کرد هاتە لام وتی چێ وتم ئەوە واڵێ وازم لێ نەعڵێ خەڵکی کوێی ئەڵێم کوردستان بەدڵی نییە ئێستاش پێ دەڵێم ئەمە خەون نییە سەرۆکەکەی تۆ هاتوتە وڵاتی من ئێستاش عەقلیەتی تورکی ناو خەڵک وابیر دەکاتەوە بەڵام ئەگەر ئێمە ئێرە بکەینە پاشایەتی زەربەیەکی گەورە لە ئەنکۆنسیانتی کۆلێکتیفی تورک دەدەین یعنی تورک ئێمە دەکەینە ملەتێکی حەزاری و شارستانی لە چ کاتێکدا ئەگەر ئێمە ببینە پاشا بۆ چونکە گرەیەکی دەرونی لای تورک هەیە کە کورد تورکی شاخە حتا ئێستاش ڕێبوار ڕجا دەکەم ئەو قسەی بە ئەردۆغانی بڵێ و بیخاتە ناو پەروەردەی تورکیا بڵێ کورد تورکی شاخاوی نین ئەوە لاکەوتووە لا نەکەوتووە یعنی بۆ تورکیا مەکە لا نەکەوتووە ئێستاش لە ناو ئەنکۆنسیانتی کۆلێکتیف یعنی لا شعوری جەمعیدە کۆنسیانتندا ئەوە هەیە کە تورک کورد بە پیاو نازانێ و بە بەشەری نازانێ دەڵێ تورکی شا ئەو مەسەلانە دەبێت چارەسەر بکرێت ئێمە کە دەبینە پاشا وەکە سیستەمی پاشایەتیمان دەبێ تورکیا ڕەچەیەک لێی دەدا ئەو ڕەچەیە بۆ ئەوە باشە وەکو ئەوەی ئەو ملەتە نەخۆش کەوت بێ تۆ بیبێ خەستەخانە ڕەجەیەکی لێ دەی بەهۆشی خۆی بێتەوە بڵێ کورد بەشەرن کەواتە ئێمە گەورەترین سوودمان بۆ جەنابی ئەردۆغان هەیە پێی بڵێ و بۆ مەسیری تورکیا هەیە بۆ بە ئەوروپا بوونی چونکە بۆ ئێمە گەورەترین دەرد لە تورکیا چارەسەر دەکەین بە ڕەجەیەکی کارەبایی کەواتە چارەسەرمان بۆ ئەوە هەیە بۆ ئێرانیش چارەمان هەیە زەندەقی دەچێ ئەویش بە خۆیدا دەچێتەوە ئەو سوودە خارجیانەی هەموو هەیە کاکە وەرن سوودم لێ وەربگرن ئەفکارتان پێ بڵێم سیاسەتتان بۆ دابڕێژم سیستەمی پاشایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئوردن سەری نەگرتووە بەڕاستی بۆ ئوردن چاویت یانە مشکلە هەیە بەبەردەوام مهمترین دەوڵەت لە ئەوروپا کە باسی دەکەن سیستەمێکی سۆسیالی باشی هەیە و پارەی دەداتە خەڵکی بێکار هەموو سوێدیتیان خەڵک لێرە سیارە و پارەی دەفرۆشی پاشا دەسەڵاتی چێ لێوێ دەباشە سیستەمی پاشایەتیە بەس دەسەڵاتی ئایبی چییە وەرە دراسی بکەین ئەو دەسەڵاتانە بە معارەزە ئەوە گەڕانەوە بۆ دواوە نییە بەڕێت نەخێر بەرەو پێشتونێکی ئەو تۆ ماڵێکت من پێت دەڵێم چاکەی بۆ تورکیش هەیە ئەجا توێ ناگەڕێ باش ئەدی ناڵێم ملەتێک کۆمپلێت لەوە پاک دەکەیەوە عوقدەی ئەوەی نەمێنێ کە لە ئێمە مهمترە کە کابرا بەرامبەرت ڕەنگ بێ ئەوە بێ ئەمڕۆ بەسەر هەموویان هەموو لە تورک وایە هەموویان مەسەلەکە دەبێت چارەسەر بکرێ من فەیلسوفانە قسە دەکەم و بە شێوەیەکی فەلسەفی پێت دەڵێم
كاك مسعود نسيفانا خۆت بخويا پێ فەیلسوفە خۆم پێ فەیلسوفە لا قوزیداش فەیلسوفە علاقەم چییە من هاي خۆت پێ فەیل وەزانێ من فەیلسوف لەلا زۆر بیوە دکتۆر ئەمە لەگەڵ کورە فەیلسوفی چێ من لەگەڵ فەیلسوف ئادابی گشتی کام تا ئادابی گشتی نییە هەیە چۆن نییە عزیز وەرە فەیلسوفەکەم بۆ بێنە بە قسەی من تووڕە بوو بێ شکاتم لێ بکۆ بمخاتە سەر نەخر کورە فەیلسوف پیاوە وەکو ئێوە نییە وەکو این سڵتە و مڵتە نییە شتانە ئەگەر لێ بێ دەزانم بەس مەسەلە توان ئەزار قسە بە کات بڵێم یاڵە گوو بە شەرەفی ئەمانوێت کات کە لە هەموو دنیاشم خۆشتر دەیە باش ئێستا سیستەمی کە لە حکومڕانی هەموو دنیام خۆشتر دەیە قوربانی جلێویش پێدەم باش دەزانم بەس لە من تێبگە کە سیستەمی قسەم لەگەڵ حکومڕانی کوردستان پێ چۆنە دکتۆر تۆ خراپە خراپ بەدڵم لەکوێ خراپە چی خراپە لە شوێ خراپ کاک نەسیبان تازە بە تازە زندی دەبێتەوە دەبێ ڕقابە لەسەر کوالیتی دابنی بێنێ لە تەلەڤیزیۆن خراپە مەسەلەن باشە بەڵام وایە زووتر بیکە کەی بیکە مەسەلەن یانی ڕخنەت هەیە بۆ ناینووسی مادەمەوانە تااقەتی ڕخنەم نەماوە مردەمەکی بۆی بنووسم هەچی پێی بڵێم کوڕکتێرێکم هەیە بە ناوی چیم نەدی 400 لاپەڕەیە ماڵێکت بۆ نانووسی مردم هەچی بنووسم لەگەڵتان هێشتا ڕێ بۆ نانووسی ئەی دەبێت چی بکە ئێستا مەسەلەن سەرۆک وەزیران بچێ کتێبەکانی من بخوێنێتەوە یعنی ئیش و کاری نەبێت بچێت بەختیار عەلی بخوێنێتەوە ڕێبوار سیوەری بخوێنێتەوە ئیش و کاری نێ نایکە خەریکە بڵێم بۆ نانچێم علاقەم چییە من فکرتان دەدەمێ لە بیدایەتی وەری دەگری یا وەری ناگری علاقەم لە بیدایەتی قسەی من ئەڕۆم و قسەی خۆم دەکەم نەنە دکتۆر بەردانیشە جارش کرد مەڕە دکتۆر عەزای ئەو شتە عیزانە کاکە ئەو سیستەمە بگۆڕن باش بینەران و بیسەرانی خۆشەویست ناوبڕێک کورد دێمە وڵاتان بزنس کلاس. من جلشورێکی زۆر باشم هەیە دەرگایەکی گەورەی هەیە کە کرانەوەکەی 180 پلەیە ئێستا زۆر ئاسوودەم جلشۆری هیتاچی توانایەکی بەهێزی هەیە بۆشتن دەتوانیت بە 15 جۆر کاڵەکانت بشۆری کاتێک کە سەلاجەی هیتاچیمانە بێت واتە هەموو شتێکمان هەیە بۆیە سەلاجەی هیتاچی باشترین تایبەتمەندی سەلاجەیە هەز بە دڵنیایی و ئاسوودەیی یەکەم لە ماڵەکەمە ئێستا منی هیچ خەمێکم نییە لەبەرەوەی سپلیتی هیتاچی هەڵبژاردەی منە چەند بەهێز بن ئەو بەهێزترە گزکی هیتاچی نهێنی هێزە گەورەکەیە هیتاچی پێشەنگ لە مێرەکارەبایەکان یەک کلیک بەسە بۆ ئەوەی بڵێیت من زۆرتر دەزانم پۆرتاڵی ڕوودا و کۆکراوەی بەرهەمەکانی تۆڕی میدیای ڕووداوە ڕووداو دۆتنێت پۆرتاڵێک بە نوێترین تەکنۆلۆژیا دواترین زانیاریت دەداتێ بە زمانەکانی کوردی و ئینگلیزی ئامێرەکەت هەرچیەک بێت ئەپلیکیشنمان هەیە بۆیە دەڵێن ڕووداوی تۆ هەواڵی ئێمەیە بینەرانەوە بیستەرانی خۆشەویست کەوانەی سوور هێشتا کراوەتەوە لەگەڵ بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ دکتۆر ماڵێک چووی ئەوروپا خێر بوو من ناوێرم با سیاست لەگەڵ بکەم هەر با سیاست دەکەمەوە لەسی دەڕۆی نا قوربان پێچوانەوە بەڵام من شتەکان دەمەوێ ئەو هاواز بکەم کە ئێستا خۆم چۆن بیر دەکەمەوە خەریک بوو لەوەتم تێدەگەیان ماوەکی زۆر سیستەمی بیرکردنەوەم ئەو هابوو کە بۆ ملت بوو ئەوها کارم دەکرد پێ دوام مەعارەزەیە و کاتە ینی جۆرێک لە ئۆپۆزیسیۆن بووە و کاتە وەختی لەگەڵ ڕێبوار سیوەیلی ئێستاش لە تو ڕازیم لە تو ڕازی نەم لە چ ڕازی دەبم ئێستاش دەسەڵات نیمە ئێستاش خەڵک بە تەنیشت ڕەت دەم دەترسێ شتێکی لێ بکەم ئێستاش ئەوە لە تەلەڤیزیۆن یە هەر یەکە خواخوایت ئەمە قسەی لێت پێ نەڵێم ماشە لە بارزانی ڕازی لە کاک مەسعودی بارزانی چی هەیە فەقیری سەرۆکایەتی ئەو وڵاتەیە عەقڵێتێکی سیاسی پەرفێکت
لەبارەی ئەو وەزع سیاسی ئێستا هەندێک خەڵکی لەسەر درێژکردنەوە بەڵام زۆرشت هەیە ئاگای لێن یا حەزەکە من پێی بڵێم ئەوە هەیە هەندێک کەس لەسەر بەڵام تاو سەرۆک بارزانانی ئەوە هەندێک کەس لەسەر درێژکردنەوەی بینەرانی خۆشەویست تازە ڕێوار ئەو کوڕە ڕێواربەری خۆی باسیەوەی دەکەی کامە دێمەوە سەر مۆزای خۆی لە خۆت نهاتەوە کەلکی فرستتکانێ بەسەر فرمەوە ڕۆژمانە مووس باشە من باسی سەفەری ئەوروپام لەگەڵ دەکردی باسی ڕێوار ڕۆژمانە مووسی ئەوروپایی بەقەدەر فەیلسوفێک گەزانێ خۆ تۆ لە هەمویان زیرەکتری ها تۆ لە چاویان پاشای ئێدە کاکە وەرە من باسی سیستەمت لەگەڵ دەکەم من باسی سیستەمی بیرکردنەوەی تۆ دەکەم تۆ ئۆپۆزیسیۆن بووی ئێستا چۆن بیر دەکەی کورە ئۆپۆزیسیۆنی گەوات چییە من ئۆپۆزیسیۆن بووم یانە من تەفکیرێکم هەیە من دەڕۆم ئۆپۆزیسیۆن سوود لە من وەردەگرێ من نەبم ئۆپۆزیسیۆن ناتوانە هیچ بکە من لەگە تۆ ژیاوم دەزانم سیستەمی بیرکردنەوەی من ڕێگەی ڕاستم نیشانی ئۆپۆزیسیۆن داوە پێشترێش ئێستاش کام ڕێگەی ینی تۆ کەسێک ئەوان دەبێت لەگەڵ چێ دەکەی من چت پێ دەڵێم گەنجتان فێری بەڵێ ئەوشتانم کرد ئێستاش ئەم شتە لە ساڵحی ئۆپۆزیسیۆنێکە من پێ پەشیمانیان لە مەسەرەی پاشایەتێکە نانە لە مەسەر پەشی باس پاشایەتی کۆمپلێت لە ساڵحی ئۆپۆزیسیۆن تۆ گەنجە دوو ڕۆژان لە کوردستان ئێ وایە چت دەوێت یعنی لەوە پەشیمانیان نەخێر پەشیمان نیم ئەو کاتە سیستەمێک نیشم دەکرد گەنجان نووسەران بڕۆ لاپەڕەی یەکەمی زمانی حەیزەران نووسیمە سەرۆک حیزبەکان سەرۆک هەرێمەکان سەرۆک حکوومەتەکان لاپەڕەی یەکەمی زمانی حەیزەران بڕۆ بخینەوە ئەمە دیعایە نییە بۆ ئەو نووسیمە دەڵێم 15 ساڵی تر نابە گەنج دەست تا سووتێنن دەکوتێنە سەر بارەگاکانتان ئەو هاتان لێ دەکرد هەموو قسەکانم ڕاست دەرچوو بڕۆ زمانی حەیزەران بیخینەوە پێش ئەو بەردەرچی سارا و هەڵڵایە ڕوویدا بە چەند ماوەیە بەس وەختی چوویە بەردەرکی سەراتوان بە معارەزە ئۆپۆزیسیۆن لازم نییە ئیلا بە سیستەمی پاشایەتی قبوڵکردن یان هەوڵ بۆ دان ئەسڵەن بۆ کوردستان تا هیچ ترم نەوت ئێستا باسی چ پرسیاری ئێستا تەڕاجوعت کردووە لەو بۆ چوونەتکە وەرە ئەنگۆوازم لێ تەڕاجوعی چ کاکە من مەجاڵم نییە سەرم بشۆم 1001 پرۆژەم لە باڵێ هەیە 1001 کتابم هەیە ئیشم هەیە تۆ گەنج دوڕژان بەرامبەر بەدەسەڵات دواتر خۆ لێکشاندەوە یعنی ئێستا تۆ تەیدی سوڵتە باشی خۆم سیاسی کەی تەیدی نەبەست حرەکەتێکی جەماوەری دروست کرد لە کوردستان ئێستاش مەشغوڵی کاری دیکەم تۆ پێت وایە من هەتا بێ بکارم خزمەت بابی چێمە بەرنامەی تۆش و وەزیریش و ئەژدادی وەزیریش حەقی نییە ئەو سوالە لەم کە بڵێ جانابت جاران لەگەڵ ئەوها بووی ئێستاش دەبی ئەوهاوی ئێستا کاری دیکەم هەیە گەنج دەبێ فێری ئەوە بێ کاوە تێم گەیاندووە کتێبم بۆی نووسیوە 100 ساڵە پێی مردم هەچی تێ بگەینم بەسا واز لەوە هێناوە خەریکی نیگارکێشانی 1001 شتی تر ئەسڵان کەس ئاگای لە من نییە چ دەکەم بەس خەمی ئەوەیانە بێ ئۆپۆزیسیۆن قسەی حیز نامچێ مزاهرە کاکە شتی ترێ عیلم هەیە مەسایلی کەونی هەیە مەسایلی تازە هەیە من ئێستا لەناو سیستەمەی خۆم دەژیم خەڵک منیان پێشێتە یان پێیان شتێکە من پێوەری خۆم هەیە ئێستا بە هەموو دنیا دەڵێم بە هەموو کوردستان ملیۆن خەڵک سەیرم دەکا بینەرانی خۆشەویست ملیۆن خەڵکی کوردستان فەرهاد پیرواڵ ئێستا پێوەری تایبەتی خۆی کەشف کردووە پێوەری تایبەتەکە چییە؟ پێت ناڵێم چ مەسئولی جارێ ڕاوەسە دەچی ئاخر ئەوان دەبینن ڕۆژمانە مووسیش دەبێ بەخۆی دابچێتەوە سیستەمە تازەکەمە ئەوە یەک لەوانە ئەوەیە سیستەمە تازەکە بەڵێ دەبێت وڵاتە پاک بکرێتەوە لەو کەسانەی ڕۆژمانە مووسن دەبێت ڕۆژنامە نووس دەبێت چی بکە ڕۆژنامە نووس وەزبە قووەت و کبریا و شەڕەف و گەورەی خۆی بۆ بدرێتەوە وەختێ دەڵێ مێردم ڕۆژنامە نووسە یان مێردم ڕۆژمانە مووسە فەرقی هەیە و دووە ئێوە زۆربەتان ڕۆژمانە مووسن دەبێ ئەو سندیکایە پاک بکرێتەوە دەبێ ڕۆژنامە نووس ئاعتیباری خۆی بۆ بێتەوە بەچی ئەتیباری دەگەڕێتەوە دەبێ هەمووتان بیر بکەنەوە ئەخر بیرکردنەوە لە چی من واتان لێ دەکەم ئاوا سیستەمێکت هەیە بۆ بیرکردنەوەی ڕۆژنامە نووسان فەرموون ئێوە بیر بکەنەوە نەبەس پرسیاری منەوەیە ئێوە لە خۆتان ڕازین ئێمە پرەنسیپێکە لەسەری دەڕۆین لە بێلایەنی و لە بەرنامە نەهاتوون بەڵام من هەموو شەو پێویستە لەسەر بەرنامە بووم هەموو شەو تۆ لە خۆت ڕازی بەڵێ هەموو شەو ئامادەم بێمە ئەو بەرنامەی تۆ ڕۆژانە لێرە خەڵک بۆ خەڵک قسە بکەین بەڵام بەهێونینە تۆش عەقلیەتت بێنەوە سەر خۆت بزانە لەگەڵ کەسێک قساکەی کە تەجروبەی دیوە ئەو فەرهاد پیرباڵان نیمە وەکو جاران بێم هەموو وەختم بدەمە ئەو تەڵەبانەی کە
دکتۆرەیانەیە سەرپەرشتیاریانەیە دێنە لای من تەواو نظام دادنێن بۆ هانەی خەڵک دەکەیت ئیهانەیان ناکەم بەڵێ ئیهانەیان دەکەم ئێستاش دەکەم نیوەی دکتۆرەکانی کوردستان جاهیلن نیوەیان زیاتر ئیهانەیە دەبێت ئیهانە بکرێ ئەو وڵاتە ئەوانەی بۆ ئەوەی بزانرێن منافەسە چییە چۆن چاک دەکەیت یەک دنیا ملیۆن دکتۆرا هەیە نیوەیان کەشف بوونە لە بەغدا و فلان و فلان و ئەوانەوە هاتوون کەسی یەک تەڵەبەی دکتۆرە یەک تەڵەبەم نییە لەو کۆلێژە بەستە زمانە بە کوردی جوێیان بداتێ کەس لە زانکۆی نەپرسیوەتەوە بەڵێ دکتۆر ئەحمەد بیری کردوەوە بە زمانە نازانێت چ بکە بەڵام من لە ناو گەورەترین جەهالەت دەژیم لە ناو کوردستانە کە زانکۆیە دەبێت ڕیفۆرم بکرێ و من نەهاتوومە قسانە بکەم هاتووم باسی شتی تر بۆ شەرە دەکەم ئەو نوکە قەڵەمە بۆ بدێنەوە ڕۆژێک نارم هەڵبستمەوە دەڵێ ئەینی لێ دەکەوێت ڕۆژێک دژی ئەو سیستەمە ڕاوەستای قوربان ئێستاش ڕاوەستایمە بەس کەس لە من تێناگا تۆ دای من وەم لە دەکەی هاوار بکەم من نقطەیەکت بۆ شەرح دەکەم مادەم ئەوە مهمە دەبێت کەسێک بێ لە تەنیشت تۆ دابنیشێ مستەشاری تۆ بێت تێبگە بزانە من چ دەڵێم من شێت نیم من بە بەرنامەکەتدا بچۆرەوە خەریک بوو شتێکتم بۆ شەرحدا کرد کەم تۆش لەبیری چۆوە باسی سیستەمتان نییە ئەو وڵاتە سیستەمی نییە دەبێت سیستەمی بۆ دابدرێ لە زانکۆ نییە لە وەزارەتی ڕۆشنبیری نییە کەس نازانێت بچێ پارەی لەکوێ وەرگرێ سینەمایەکی گۆرۆگران کاک نێسیروان بارزانی لە هەموو کەسێک باشتر دەزانێ سینەما باڵە دەتبا تۆ بەهمەنی قوبادی لێرەیە چۆن نەبێ ئاوا لە باوەشی نەکەی بانجیکەی وەرە بەهمەن چم بۆ دەکەی سینەما وێرانە تەلەڤیزیۆن وێرانە پێرۆخان پارەی داتە فڵانی فڵانی و ئەوەم لۆ بکە ئەوانە موسەلسەلە نین سینەما دەبێت وێران بکرێ چی لێ بکرێ دەبێت سینەمایەک بۆ کوردستان دروست بکرێ لەو مدیرە دەرچێتە دەرەوە بە کەیفی خۆی 15,000 داتەوی بەڵام ملیۆنی داتەوی ئەوەی داتەوی دەبێت سیستەم هەبێ سیستەمی سینەمامان دەبێت دابنێن سیستەمی محافەزەمان دابنێن تۆ تەماشای ئەو باڵە خانانە بکە یەک قاوەیە یەکێک سپیە ئەویدی ڕەشە ئەویدی گوولە بنیتی ئێستش ئەحمەداوا گوو بە ناو ڕووبارەکەدا دێ من 18 ساڵ هەولێرە هێشتا زۆری ماوە مەتحەفێکمان نییە 18 ساڵە گوێ لێ ڕادەگرم ئەوە هاوارەت هەموو دەمێ هەیە کەس هەیە گوێ لە توی ڕاگربێ لە حکوومەت یانی کەس نییە جارێک بڵێرێت فەرهاد پیرباڵ وەرە دانیشە قسەیەکم بۆ بکە بزانە ئەم وڵاتە چۆن بزانە لە پەندێکی قەرەزان دەڵێ قەرەز شێتەکانی خۆیان فڕە نادەن لە گۆرانێکی قەرەزی هەنگاری هەیە دەڵێ قەرەز شێتی خۆی فڕە نادا دەیبا لەگەڵ خۆی قەرەزە ئەمنەوە ئەم لە هاتیە هەنگەوە منتان فڕەدا چی فڕێدا هەموو کورد لە فەڕەنساوم لەگە بەرنا کوشتەی دانیشتم بەرنا باشتم کەی ئەو فەڕەنسیانە باش لە تابلۆکانم گەیشتن تابلۆکان لەوێ نمایش کرد جێی من ئێرە نییە بەس لێرەش خەڵک لە ئیتالیا لە ڕۆما گەورەیان پێدا گەورەتر هەڵکەوت بوو لەگەڵ ئەو کچە گۆرانی بێژەی ناوی چییە دەشنێ دەشنێ یەکەم بوو خەڵکێکی زۆر هاتە معرەز باشە تەقدیریان کرد باشە قوربان ناڵێم تا لە هەلەم بۆ لێدەن تۆ لە من دەپرسی جواب بدەمەوە هاتووم لێت پەڕێمە بڵێم فریام بکەوە ڕێبوار تەلەفۆنێکم بۆ کردیوە لە ساڵە توجیا بووی نەم بەس هاتمە معرەزەکەت ئۆکێ بەخێر بێ بەس خۆ نهاتووم جۆم لێتان نەبووە بە پێی خۆم چوومە پاریس بۆ تەقدیمکردنی ئەو پرۆژەیە بۆ ئەوێ فیلمێکم بەدەستەوەیە کتێبێکم بەدەست بە پێنج زمانە یەکەم جارە کتێبێک بە 5 زمان سیدی گۆرانێکیشت بەدەستەوە ئەوە لە هەولێرە دەیکەم کۆمەڵە کار نهاتوومەتە منەتی کەسم نییە ئەو سیدیەکە لە چ قۆناغێک چونکە کەس نییە لەو وڵاتە شەریکی فکری من بێ نییە سیدی گۆرانەکەت لە چ قۆناغێک قوربان واز لەوە بێنە خۆ بەرنامەی خەڵک بە تامەزرۆی چاوەڕێ تامەزۆ ئینتزار بن کەی ئاخر کارم مایە خۆ دەم و دەست نادەنێ مەسەری ماوە ئیش دەکەم باشە مادەمەر باست نەکرد مشکلە نیە مادەمە بەرنامەکە ماوەی بەرنامەکە کۆتایی هات حەزمان دەکرێت بەرنامە زۆر درێژتر وایە لەوەی کە ئێستا هەمان بوو بەڕاستی بەس ماوەی بەرنامەکە سنووردارە بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕۆدا و لە ماوەی ڕابردوو لەگەڵ بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ مناقەشەی سیستەمی حکومڕانی سیستەمی بیرکردنەوەی ئەو سیستەمی بیرکردنەوەی ئێمە و ئێوە من مشکلە نییە تا بێگەشتنەوەی شتێر هەر شاد و سەرکەوتوو بن گوێیەکتان لەگەڵ ڕوودا و چاوێکتان لەسەر ڕوودا و بێ کەوانەی سوور دادەخەم شانازی بە قەرەزان